وشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي لحديثك صحيح أبو داوداتو أفرمي من حمى مؤمنا من منافق بعث الله ملكا يحمي لحمه يوم القيامة. سيدك هر كسيك إيمان دارك بباريزيه لويك منافقك قسەی پێ دەکا سوکایەتی پێ دەکا ڕسوای دەکا ناشرینی دەکا ئیتر لە بەتابەتی تۆ ڕکۆمەڵایەتەکان ئەمڕۆ یەکێ خۆی کوژێ ئیتر کاکە هەزار گوێری پێدرێ وەرە دەبەسە کاکە بۆ خاتری خوا کەس مەلایکە نیە وەڵڵا هەمووتان ئەمەمان گوناحەیە بەخوای گەورە ئەگەر خوا ئاشکرایکە هەمومان فەزح بین حەیامان نەچین بەسە تۆ ڕکۆمەڵایەتەکان بکەنە شوێنی تەقوا نەک شوێنی گوناه و تاوان و جوێندان بە خەڵکی با کافریش بێ شەرعی نیە جوێنی پێ بدەیت والله شرعيني جون بكافر وإبليس يجدي في غمري خاف فرمي صلى الله عليه وسلم جون بإبليس مدن جون بالشيطان مدن خوهم خلق الشيطان خرابت النية نبخوا هر كسيك دفاع لمسلمان يبكات منافقك غيبتي أكات سكايتي بي أكا ناشريني أكا خوال لبعداشتي أوي كتو دفاع لمسلمانك لو تشيد بو أكا خواي قولي الرشي قيامتا ملائكيك دنيري يحمي لحمه يوم القيامة خواي قولي فرمي أي ملائكة برو فلان کەس لە ئاگری دۆزەخ گۆشتی ئەو ئینسانم پارێزە لە ئاگری دۆزەخ چونکە ئەم موسڵمانە لە دنیادا نەهێڵا خەڵکی گۆشتەکەی بخۆن و غەیبەتیکەن و سوکایەتی پێ بکەن لە پاداشتی ئەوە تۆش بڕۆ گۆشتی ئەو بپارێزە لە ئاگری دۆزەخ بە ئاگری دۆزەخ نەیخوات ئەگەر دیفاعی لێ نەکەی و سوکایەتی پێ بکەی تاوانبار بی خواز دلیل تکا تاوانبار بی چاکە و عیبادەتەکانی خۆت ئەگەر هەدوی بۆیانە نێری ئەگەر دیفاعی لێ بکەی خوا لە قیامەت دیفاعی لێکا و مەلایکەیەک دەنێرێ گۆشتت لەحمت واتە بپارێزێ لە چی لە ئاگری دۆزەخ باشە کەواتە دیفاعکردن لە موسڵمان بۆ دنیا و قیامەتە باشترە یا سوکایەتی کردن یا دیفاع بکەی باشترە یا سوکایەتی بە خەڵکی بکەی یارمەتیدەری خەڵکی باش بی یا خەڵکی خراپ بی با لە خوا بترسین